ئایا دەکرێت پرسی کورد تەنیا لە موچە و دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتیەکان کورد بکەینەوە؟ لە کاتێکدا بەغدا مافەنەتەوەییەکانی گەلی کوردستانی پێشێل کردووە؟ مافەکانی گەلی کورد هەر ئەو مافە نییە کە حکوومەتی عێراق دایتی بە گەلی کورد. مافەکانی گەلی کورد زۆر لەوە زیاترن، وەکو مادەی 140 و ناوچە جێناکۆکەکان و هەروەها چەندان دەستوری تر و هەروەها 55 مادەی پێشێل کردووە. دەبێ ئەو مافانە یەک جێبەجێ بکە وەکو دەستوری عێراق هەموو مادەکان جێبەجێکە، نەک 2-3 مادەی جێبەجێکە، دەبێ هەموو مادەکان وەکو دەستوری عێراق جێبەجێکە. بەڵای من مافەکانی کورد تەنها بە کردنەوەی فڕۆکەخانە و ناردنی موچە لە بەغدا و چارەسەر ناکرێت. بەڵای من مافەکانی کورد زۆریان ماوە، دەبێت ناوچە جێناکۆکەکان بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. ئێمە وەکو هاوڵاتیان کە دەنگمان داوە بۆ سەربەخۆی کوردستان، ئەمانەوێت سەربەخۆ بینەوە جیابینەوە لە عێراق. مافەکانی کورد هەر ئەوە نییە کە تەنیا لە موچە و لە کردنەوەی فڕۆکەخانەکاندا کۆ بکرێتەوە، بەڵکو دەبێت سەربەخۆی پێ بدرێت. هەروەها ناوچە جێناکۆکان بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. کورد و پێشمەرگە لە دژی هەموو لە جێگای هەموو جیهان لە دژی داعش و گروپە تندڕەوەکان شەڕی کردووە، بۆیە پێویستە بە باشترین شێوە پاداشتی بدرێتەوە و باشترین ئیشی بۆ بکرێت. من مافی کورد تەنها بەوە نابینم کە دەوڵەتی عێراق یا حکوومەتی عێراق فڕۆکەخانەیەک بکاتەوە بەڕووی هەرێمی کوردستاندا. لە ئەسڵدا ئەوە هەر بە مافی نازانم بۆی عێراق بدات بە هەرێم، بەڵکو ئەوە شتێکە وەکو نان و ئاو و هەوا پێویستە بۆ ژیان و بۆ هەموو تاکێک. ئەوم پێشتریشمە و مافەمان هەبوو ئەو لی زەوت کردبوون، بەڵکو ماف زۆر لەوە زیاترە ئەوی بە مافی ڕەوای بۆ گەلی کورد دەزانم. لە سەروی هەمویانەوە بەرزترین ئاست لە پێدانی ماف هەبوونی کیانی سەربەخۆیە، هەبوونی دەوڵەتی سەربەخۆیە. وەکو گەنجێک پێم وایە عێراق مافە دەستوری و نەتەوەیەکانی کوردی پێشێل کردووە و هەمیشە هەوڵی داوە دژایەتی کورد بکات. گرنگترین مافش کە دەبێت عێراق و عەرەب بە گشتی دانی پێدامرێت سەربەخۆییە.